بەناوی خوای بەرز و بێهاوتە جوانترین سڵاویەمەتان پێشکەش بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ دووبارە لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە سوود لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامەکەمان وەربگرن. زۆر سپاس. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز. دیارە ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردن کە ئەمڕۆ گرنگترین بابەتمان باسکردنە لە 9 ساڵ تێپەڕبوون بەسەر خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات. دیارە لە ساڵی 2011 لە هەفتەی مانگی دویدا خۆپیشاندان و ناڕەزایی لە سلێمانی سەری هەڵدا کە هۆکارەکەشی ڕوون و ئاشکرا بوو ئەگەرچی بەداخەوە لە ئێستادا هۆکارەکان زۆرترن و دۆخی خەڵک خراپترە کە لە ڕۆژی هەفتەی شوباتیدا جگە لە برینداربوونی چەند خۆپیشاندانێک چەند خۆپیشاندەرێک گەنجێکی تەمەن 16 ساڵ بە ناوی ڕێژوان عەلی لە سلێمانی شەهید کرا کە تەوەری یەکەمان قسەکردنە لەسەر پاش 9 ساڵ تێپەڕبوون بەسەر خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی 2011. تەوەری دووەمیشمان ڕووماڵی ساڵیادی یان ڕووماڵی مەراسیمە بۆ نوێمین ساڵیادی شەهیدکردنی ڕێژوان عەلی لە گۆڕستانی سێوان لە سلێمانی کە مەراسیمێکی خنجیلان و تایبەتیان بۆ ساز کردووە ڕووماڵی و مەراسیمەکە. تەوەری سێمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر ڕۆڵی کارمەندانی تەندروستی لە کۆمەڵگا کە دیارە پەرستارێکی پێشکەوتومان لێرە لەگەڵ دەبێت قسە لەسەر ئەرک و بەرپرسیارەتی پەرستار دەکەین و ینی پێویستە کە قسەش لەسەرەوە بکەین چه جیاوازیەکە هەیە لە نێوان پەرستارانی ئێرە لە کۆمەڵگەی خۆمانە وانەی کە لە کۆمەڵگەکانی دەرەوەدا خزمەتی تەندروستی دەکەین. وڵای زان سەرتاش دەچینە لای بڕگە هەمیشە یەکەمان و ئەدەچینە لای بڕگەی کەشوا بزانین ڕۆژی کەشوایی ئەمڕۆی ناوچەکانی هەرێمی کوردستان چۆنە فەرمون با پێکەوە بینەربین. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان با بزانینەوە و گۆڕانی کە بەسەر نرخی دراوەکان داهاتوە چی و چی بە تایبەتی دراوەکانی دۆلاری ئەمریکی وارووا لیرەی تورکی و تمەنی ئێران. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان واشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژوە گرنگانی کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا. حەڤەی دوی ساڵی 1992 کردنەوەی تەلەڤیزیۆنی بزوتنەوەی ئیسلامی لە شاری ڕانیە کە بە دووەمین پەخشی تەلەڤیزیۆنی ناوخۆیی دادەنرێت لە دوای ڕاپەڕین و گرنگی و کاریگەریەکی زۆری هەبوو بۆ هۆشیارکردنەوەی جەماوەری کورد لەو سەردەمەدا. کردنەوەی پەخشی تەلەڤیزیۆنەکە یەکەم ئەزموونی تەلەڤیزیۆنی ئیسلامی بوو لە باشووری کوردستان و
ناوەڕۆک و بەرنامەکانی ئەو تەلەڤیزیۆنە هۆکار بوون بۆ هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە بە مافەکانی خۆیان و بە زواندنی هەستی ئاینی و نەتەوەیی و دوورکەوتنەوە لە ستەم و نادادی کۆمەڵایەتی. بزوتنەوەی ئیسلامی ئەوسا هەر لە ساتی ڕاگەیاندنیەوە گرنگێکی زۆری بە بواری ڕۆشنبیری و ڕاگەیاندن و ڕۆژنامەگەریدا هاوشانی حیزبەکانی دیکەی کوردستان. خەدەر کۆساری شاعیر و شەریف وەرزێر و مامۆستا ئەحمەدی سینەمۆکی و مامۆستا وریا کەرکووکی لە دەنگە دیارەکانی ئەو تەلەڤیزیۆنە بوون و بەشێکی زۆر لە بەرهەمە شیعری و ئاینی و فیکریەکانی خۆیانیان لەوێدا بڵاو کردوتەوە کە تا ئێستاش ماونەتەوە. شایانی باسە ژنانیش لە پێشکەشکردنی بابەت و بەرنامەکانی ئەو تەلەڤیزیۆنەدا پشکیان هەبووە. حەڤەی دوی ساڵی 1998 کۆچی دوایی خاتوو مینا ئەحمەد ئەسکەندەری ناسرا و بە مینا قازی و هاوسەری پێشەوا قازی محەممەد. خاتوو مینا قازی سەرکردە و خەباتکار و ڕۆشنبیرێکی گەورە بووە لە دامەزراندنی کۆماری کوردستان و پاڵپشتی و هاوکاری پێشەوا قازی محەممەددا ڕۆڵی کارەی گێڕاوە. دامەزرێنەری یەکێتی ژنانی دیموکراتی کوردستانی ئێران بووە. لە ساڵی 1945 بۆ هۆشیارکردنەوەی ژنانی کوردستان بە ماف و داواکاریەکانیان و لەو پێناوەشدا پێشەوا قازی محەممەد هاوکارێکی باشی خێزانەکەی بووە. لە کۆماری کوردستانیشدا دەبێتە سەرۆکی ڕێکخراویایە کە ڕێکخراوێکی کۆمەڵایەتی ژنان بووە. خاتوو مینا قازی ساڵی 1970 لە شاری مەهابەد لەدایک بووە و لە تەمەنی 19 ساڵیدا و ساڵی 1927 لەگەڵ پێشەوەی مەزنی کوردان قازی محەممەد ژیانی هاوسەرگیری پێک دەهێنن و 9 منداڵیان دەبێت. حەڤەی دوی ساڵی 2011 لە دووەمین ڕۆژی دەستپێکی خۆپیشاندانەکانی شاری سلێمانی کە دانیشتوانی ئەو شارە بۆ داوای ماف و خۆشگوزارانی و بنبڕکردنی گەندەڵی هاتنە سەر شەقام. دواتر توندوتیژی لێ دەکەوێتەوە لە نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنی و حیزبیەکان و تاقاکردن بە سەر خۆپیشاندەراندا لەلایەن ئەو هێزانەوە. گەنجێک بە ناوی ڕێژوان عەلی بووە یەکەم شەهیدی خۆپیشاندانەکان و دواتر درێژەی کێشە و بۆ ماوەی 63 ڕۆژ بەردەوام بوو. بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەرانیش دەسەڵاتدارانی ئەو شارە ناچار بوون هێزی سەربازی زیاتر لە سەربازگەکانەوە بێنە ناو شاری سلێمانی. ئەم هێزانە بە هاوکاری پۆلیس و دەستگا ئەمنیەکان چەندین جار هەوڵەندا کۆتایی بەو خۆپیشاندانانە بێنن و ڕێگری بکەن لە پەرەسەندنی خۆپیشاندانەکان. لە ئەنجامدا چەندان گەنجی شاری سلێمانی بوونە قوربانی و گیانیان لەدەستدا و تا ئێستاش ئەنجامدەرانی ئەو تاوانانە نەدراونەتە دادگا و بە بێخەمی لە پەنای حیزب و ئاغاکانیاندا داڵدەدراون و دەسوڕێنەوە. حەڤەی دوی ساڵی 2011 بە کاریگەری بەهاری عەرەبی و شۆڕشی وڵاتانی میسر و تونس لە وڵاتی لیبیا شۆڕشی گەل دژی دەسەڵاتی 42 ساڵی قەزافی هەڵگرسا و ناوی لێنرا شۆڕشی حەڤەی فێبرایر. خۆپیشاندەران داوای دەست لە کارکێشانە و پاشتر دادگاییکردنی موعەمەر قەزافی و دام و دەستگا و کەس و کارەکەی ناوبراویان دەکرد و قەزافیش لە سەرەتاوە بە کۆمەڵێک لێدوانی گاڵتەجارانەوە دەیویست دەنگی جەماوەرکب بکاتەوە و بەڕایدەرەوەش بڵێ کە ئەوانە تەنها کۆمەڵێک مناڵ و هەرزەبیرن و دەیانەوێت لەگەڵ سەرۆکەکەیان گاڵتە و گەب بکەن. بەڵام سەرنجام تووڕێی گەل و بەردەوامی خۆپیشاندانەکان وای کرد کە قەزافی و دار و دەستەکەی لە دەسەڵات هێنرانە خوارەوە و پاشتریش سەرجەمیان بە سزای گەل کوژران لە پێشی هەموویانەوە موعەمەر قەزافی کە ماوەی 42 ساڵ لە پۆستی سەرۆکایەتیدا مابوویەوە و تەواوی بەرژەوەندی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتەکانی بۆ خۆی و بنەماڵەکەی قۆرەخ کردبوو. بینەرانی عزیز دیارە تەوەری یەکەمەوە کە ئاماژەمان پێکرد بڕیاروا بوو کە قسەکردن بێ لەسەر تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات، بەڵام دیارە میوانەکەمان کە تایبەت بوو بۆ بابەتە بۆی گرفتێکەوە نەیتوانی و ئامادە بێت بۆیە بڕگەیەکی دیکەمان بۆ ئامادە کردوون. وەڵێ بینەرانی عزیز وەک دەزانین کە بەرە وەرزی بەهار نزیک دەبینەوە و کە وەرزی بەهاریش تایبەتە بە جلوبەرگی کوردی و ئێستاش دەچینە لای بڕگەیەکی تۆمارکرا و کە خولی فێرکاری بڕین و درومانە کە خاتوو فەوزیە کاکەویست پێشکەشتان دەکات بە هیوای ئەوەی کە تاوی خانمان بتوان سوودێکی باشی لێوەربگرن. فەرموون با پێکەوە بینەربین. فڵاو ڕێدم هەیە بۆتان بینەرانی خۆشەوی فێژەمەوێ لە بەرنامەیەکی ترا بڕینی فەقیانەی گوڵتان بۆ بکەم. پێشتر
کراسی کوردیم بۆ بڕیبوون بەڵام ئەم جارە جیاوازیەکەی فەقیانەی گوڵە ئینشاڵڵا ئێوەش سوودی لێ ببینن ئێستەش دەکەین بە بڕینی کراسەکە ئەوە شێوازی کراسەکە دەقەکەی وایەتە ڕێکی یەکتری بێ من لێرە زۆر گرنگی بە بڕینی فەقیانەکەدەم چون خۆتان نەزانن پێشتر کراسی کوردیمان بڕێوە ئەمە مەبەستمە فەقیانەکەیەتی بۆ نمونە قیاساتی ئەم کەسەکە من بۆیە بڕم چەنە قۆڵی 34 من ئەبێ 36 ببڕم لەبەر چی لەبەرەوەی قۆڵەکە 2 سانتیمی بۆ تەقەڵە و سەرسنگێشی سەدە من ئەبێت چەند ببڕم 105 ببڕم لەبەرەوەی 105ەکەی تر باش دەرەچێ بووی بۆ بڕینی فەقیانە گوڵەکە ئەبێت چەندێک تقریبەن لە 45 سانتۆی تر تۆ ئەتوانی دەست پێ بکەیت بۆ ئەوی فەقیانەی گوڵەکە جوان دەرچێت نابێ لێرەوە دەست پێ بکەیت کە لەیرۆ دەست پێ کرد ئیتر فەقیانەکە دروست نابێ بەو شێوەی کە ئێمە ئەمانەوێ فەقیانەی گوڵ عەکس دەبڕێ جا سەیریکەن لێرە بەینەکە بۆتان دیاریەکەم لەبەرەوەی ئێوە من لێم تێک ناچێ بەس ئێوە لەوانەیە ئەگەر بۆتان دیاری نەکرێ تێک بچێت بەم شێوەیە بەم شێوەیە ئەیبڕێ بە بورن شوێنەکەم زۆر ناڕەحەتە بچووکە ئەمە لە ئەبەی کاتە چیەکەین لەبەرەوەی سوچی چوارگۆشە دروست نەبێ ئەمانە بۆیە ئەبڕم لەبەرەوەی سوچی چوارگۆشە دروست نەبێ ئەو کات چیەکەین ئەمە فەقیانەکەم بڕیوە جا سەیریکەن لێرە چۆن تەسکە لەبەرەوەی قیر و قاجی زۆرە بچی بکەی
1-2 سانتیمێک تقریبان 3 سانتیم لێرەوە بەم شێوەیە باریکەین. لێرە من بەفمۆیە فەقیانەکە بەم شێوەیە دەرەچێ ئینشاڵڵا ئیتا هەی دوورومی تر ئێوە ئەیبین. ئێوەی تر ئەبێ بە یەکەم جار تەقەڵەکەی پیا بێنن دوای ئۆڤەریەکەی. بە لێرەش لە فەقیانە گوڵەکە چۆن خەتەکەی بڕاوە بێ بە پێی خەتەکە بڕۆی نابێتەوە هەر بەڕێکی بڕۆ هەبێت چۆن ئەو ئاوا لار بووە تۆ تۆیش تەقەڵەکان و لارکەیتەوە بە شێوەی ئەو. ئیتر پێویست ناکاگەشتی بدووری وایەتەوە گوگڵ دەرچێت. تقریبا ئەوەندەی ئەهێڵی تۆ تەواو دوورینی بۆ ناکەی لەبەرەوەی ئۆڤەری بکەیت. ئەمێشکەی پشتمە ئەو ئافرەی کە ئەوەکەی ترم لێداناوە اینجا دەکەین بە ئۆڤەرکردنی دامێن و ئەم بەشەی کە هینمان کرد.
لێرە گەیشتمە ئەو شوێنەی کە فەقیانەکە بەشێکی ماوەتۆ ئینجا دەکەم بە ئۆڤەرکردنی. ئەم کرافە دامێن و ملیوانەکەی ماوەی تر ملاکە هیچ تری نەماوە ئەبێ ئەم فەقیانەی گوڵە خۆی هەر ئاوا بڵاو بێت ئاوا بڵاو بێ و نابێت سەرەکەی بدورێت تەنها ئۆڤەرە بێ بکرێت سەبەب من ملەکەی ماوە ملەکەشی پێشتریش بۆم بڕێون وەڵامێ فەجارەی بڕم بۆی کە بەڵام ئەم فەقیانەی گوڵە ئێوە ئاگادار بن بۆ کراسی نقێم نابێ لەبەرەوەی کراسی نقێم ڤەنگیانە پولەک ئەوانە ناتوانێت ئاوا دەرچێت تەنها کراسی فەتەنیش هەر نابێت لەبەرەوەی دوو ڕەنگە دیوی ناوەی ڕەنگێکە دیوی دەرەوەیشی ڕەنگێکە بەڵام تەنها بۆ کرافە تەنکەکان و بۆ کراسی گوڵدار و ئەمان نابن بەس بۆ نقێم و فەتەن نابێ. لەکەی قەیدانەکەی لێ نادەم هەر ئەوە نوشتانەوەیەکی چکۆلەی جوانی ئەمەیش فەقیانە گوڵەکە جا خۆی لێ دەسا جوانتر ئەبینرێ هەندەکەمیەوەیش بیبن ئینشەڵڵا هەودی لێ ببین شتێکی زۆر جوانە و هەمتر جوانیش ئەوەفتێ و هەمتریش خۆشترە جارێ بۆ ئێلەک و سەڵتە و کەوا بە تایبەتی سەڵتە و کەوا زۆر زۆر جوان دەرەچێت شتێکی جوانە. ئەمەیش بڕینی من لە مەبەستم لەم کراسە بڕینی فەقیانەی گوڵ بوو زۆرترین بۆ ئەوە بۆم بڕین کە ئێوە سرنج بدەن لەم فەقیانەیە جۆری بڕینی ئەم فەقیانەیە و هیوادارم ئێوەش سوودی لێ ببین و بێتە مای خۆشحاڵی بۆتە. بینەرانی عزیز بڕگەی یەکەمتان پێشکەشکرا لە پاش ناوبڕێک و پێشکەشکردنی کورسێک لە هەواڵ و زانیاریکردنەکانی ڕۆژ لە پاشەو ناوبڕە دێنەوە خزمەتە. بینەرانی عزیز دەچینە لای ڕاپۆرتێک لە ڕانیە کە دیارە لە زانکۆکانی ڕاپەڕین فیستیڤاڵێک بۆ خواردنە کوردەواریەکان ساز کراوە پەیامبەرمان ڕێنازەر سەلام ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین.
بە شێوەیەکی گشتیان فیستیڤاڵە خواردنە کەلتوریەکان لە خۆ دەگرێت سەر ڕایەوە کە خواردنی سەردەمیانەش عەرض دەکرێن لێرە و وەکو کوبە بریانی خوڕا و یاپرا و هەروەها مقابلات و ساور لە سەر مێزی خۆشمان کە دۆکەشک و گەرمبەکاتمان هەیە کە بە شێوەیەکی گشتی بەعام کەسە بەتەمەنەکان و ئەوانەی ساڵان دەتوانن ئامادەیان کە ڕاستی زیدی ئێستا زۆر بەتوانانی لە ئامادەکردنیان و ئەمان هەر لە گەرمەکوتا و کەشک پێکاتووە ئەمەشیان هەر گەرمەکوتا و کارد و بەکاردی لێنراوە. وەکو دەبینن چەندین جۆری خواردن لێرە ئامادە کراوە بە تایبەتی بریانی هەروە برنج بە سرکە نۆکە و گەرمەکوتا و کفتا کوبا و چەندین جۆری تری خواردنی کوردەواری کە هەر یەکێک لەمانە بە بڕێک پارە دەفرۆشرێنەوە لە بەرامبەردا پارەکە چێتە ناو سندوقی کۆمەکەوە بۆ هاوکاریکردنی ئەو کەسانی کە پێویستیان هەیە. فیستیڤاڵێک سوودێکی ئەوەیە کە زۆربەی گەنجەکان و لە زانکۆدا گەنجی ناوچە جیاوازەکانی تێدایە هەرێکە لە ناوچەیەکەوە هات و ئەو خواردنانە تایبەتن بە ناوچەیەک بۆ نمونە خوڕا بە زۆری لەو دەڤەرە دەکرێن لە دەڤەری کە ناچێت نازانم خوڕاوچی ئەوە بەم شێوەیە ئەو کەسانێک کە خەڵکی لای ناوچەکانی ترن ئاشنا دەبن بە خواردنی ناوچەکانی ترکە لە دکۆنەوە هەنا. کۆلێژی پەروەردەی بنەڕەت ئەمڕۆ بە هاوبەشی لەگەڵ گروپی کۆمەکی زانکۆی ڕاپەڕین هەساوە بە ئەنجامدانی فیستیڤاڵی خواردنە کوردەواریەکان بە مەبەستی بەرزڕاگرتنی یادی خواردنە کوردەواریەکان و جلی کوردی و هەروەها لە فیستیڤاڵەکەدا خواردنەکان بە نرخێکی زۆر کەم و ڕەمزی دەفرۆشرێن کە دواتر داهاتەکەی بۆ ناو سندوقی گروپی کۆمەکی زانکۆی ڕاپەڕینە. ڕێڕوایە لە ئێستادا لە گردی سەیوان یا لە گۆڕستانی سێوانی شاری سلێمانی مەراسیمێکی تایبەت بە نوێمین ساڵیادی شەهیدکردنی ڕێژوان عەلی کە لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات ئەمڕۆ لە شاری سلێمانی واتە 9 ساڵ لەمەوە پێش لەمڕۆدا شەهید کرا بە گولەی هێزانیەکان. بۆیە ڕاستەوخۆ دەچینە لای ئەو مەراسیمە و بۆتان دەگوازینەوە. بەڵێ کاک جەلال سڵاو لێ و لە بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئێستاکەمەوەتام لە گۆڕستانی سێوان لەسەر گۆڕی شەهید ڕێژوان یەکەمین شەهیدی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر کە دیارە ڕێژوان لە بەردەم دقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە هەفتەی شوباتی ساڵی 2011 لە ئەنجامی ناڕەزایەتی خەڵک کاتێکە بەردبارانی لقی چواری پارتی کرا و ئەوانش بە دەستڕێژی گولە وەڵامی و هاوڵاتیانەیاندایەوە و لەوێ دەست بەجێ ڕێژوان گیانی لەدەستدا و نزیکی زیاتر لە 50 کەسی دیکەش بریندار بوون دیار بوو دەستڕێژی گولەکان ڕاستەوخۆ لە هاوڵاتیانەکرا و هاوڵاتیانی کردبوو یا ئامانج دواتر و لە ڕۆژی 18 شوباتە لێرە لە گۆڕستانی سەیوان ڕێژوان بە خاک سپێردرا هەر لە ئێرەوە خۆپیشاندانەکان دەستی پێکردەوە و نزیکی زیاتر لە 6 ڕۆژی دیکە بەردەوام بوون بۆ قسەکردن لەسەر شەهیدکردنی هاوڵاتیان و بەدادگای نەگەیاندنی ئەو کەسانی کە ڕێژوان و شەهیدەکانی دیکەیان شەهید کرد لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمرامی قسە دەکەم دکتۆر سڵاو لێبێ سوازم دەرفەتە پێمان بڵێ کە بەدادگای نەگەیاندنی ئەو کەسانی کە ڕێژوانیان شەهید کرد و کەسەکانی هاوڵاتیان دیکەیان شەهید کرد مانای چیە گەیەنێت؟ لە ئەمڕۆ کە هەفتەی شوباتە یادی 9 ساڵەی شەهیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواییە لەسەر گەڵکۆی کاکە ڕێژوانین دوێت بۆ هەموو ژیانی پاکی شەهیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی و هەموو شەهیدانی کوردستان و هەموو ئەو شەهیدانەشی کە لە پێناوی ئازادی ئینسانە لە هەر شوێیەکی ئەم دنیاە بێ ژیانیان لەدەستداوە درودیان بۆ نێرین.
ئەوەی کە دەسەڵات تا ساکە بکوژان و تەقەکەرانی بە دادگایی نەکردووە و بە سزای خوای نەگەیاندووە ئەوەیە کە لەم وڵاتە لە ڕاستیە هەموو کایەکان بە حیزبی کراوە و بە تایبەتی مؤسساتی قەزایی لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی بە سیاسی کراوە و ئەوانە خۆیان بە تایبەتی پارتی وێچێتی کە دەستیان سوورە بە خوێنی ئەم ڕۆڵانە لە حەڤەی شوبات و ڕۆژاوین دواییە نایانێ بم بەست نایکەن و ئەگەر بێت و ئەمە بکەن لە ڕاستیە دوایتر کەسی تر تەقەیان بۆ ناکاوە کەسی تر بەم شێوەیە ڕوبەڕووی هاونیشتمانیانی کوردستان نابێتەوە و ئەم دەسەڵاتی ئێرە دەسەڵاتێکی خێزانی عایلەی سیاسی بنەماڵەییە و خۆی لەسەر و هەموو سوڵتەیەکەوە دەبینێتەوە و من ئەو کەسانەی کە کوڕی حیزبن و بەخێوی کردوون بۆ ئەوەی لە ڕۆژێک وەکو خۆپیشاندەران ڕوبەڕووی خەڵکیان کاتەوە و ئەوانە حیزب ئەیان پارێزە بەڕاستی. دکتۆر خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژاوین دواتر تا چەند ئامانجەکەیان پێکە ئایا ئەو بابەتانەی کە خۆپیشاندان دەستی پێکرد بووی بەدیهاتووە؟ لە ڕاستیە هەمیشە جەماوەر لەسەر حەقە و داواکانیان ڕەوایەوە بە تایبەتی ئەو کاتێک کە حەڤەی شوبات ڕوویدا ڕاستە ڕەنگە ڕووی ئاستی مەعیشیەوە ئاستی مەعیشی خەڵک باش بوو بێ بەڵام لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی سیستەمی حکومڕانی لە ڕووی شەفافیەتەوە یعنی من هەمومان نەزانین کە داوای خۆپیشاندەران دواتر برایە پەرلەمانی کوردستان لە مانگی 2011 بڕیاری ژمارە 2 لەدایک بوو ئەگەر ئەو کاتە ئەم حکومە فاشیلەی هەرێمی کوردستان بڕیاری ژمارە 2 کە بەرهەمی خۆپیشاندانە حەڤەی شوبات و ڕۆژاوین دوای جێبەجێ کردایە بە دڵنیایی دۆخی کوردستان ئێستا بەم دۆخەی ئێستا نەئەگەیشت بۆیە کوردستان هەمیشە لە قەیرانایە و ئەم نوخبەیە کە ئێستا حکومڕانیەکەن نوخبەیەکن بە هیچ شێوەیە لە خەمی گشتی و لە خەمی خەڵکانین خۆپیشاندانەکان بەڵێ دووسێ پەیامی زۆر مهمی تیا بوو یەکێک لەوانە کە خەڵک لەسەر مافی خۆی بێدەنگ نابێ و خۆپیشاندانەکان وانی کە لە سەراکانە مسلمانیان کە ئاستی بشاری سیاسی ئەوان لە زۆر بەرزتر لە ئاستی بشاری سیاسیوانی کە حکومڕانی کوردستانەکەن چکە توانیان کۆی داواکاریەکانیان ببرێتە پەرلەمانی کوردستان وەرناو بڕیاری ژمارە 2 جێ بکرێتەوە کە ئەوە سەلماندی مەتاڵیبی شەقام مەتاڵیبێکە زۆر لە سەر و بیرکردنەوەی حکومڕانە فاشلەکانی هەرێمی کوردستانەوەیە بۆیە ڕاستە دەسەڵات دوجار وەکو پیشەی هەمیشەی دیکتاتۆرەکان بەهێز سەرکوتی خۆپیشاندانەکانی کرد بەڵام پەیامی بەردەوامی خۆپیشاندانەکان پەیامێکە کە هەمیشە دەسەڵات بە بڕوای من گەورەترین ترسی لێی هەیە. سپاس بۆ وەرز دکتۆر شێرکۆ حەمامین پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی کوردستان دیارە کاک جەلابنامەی ئاماژە بۆ بکەم کەمێک بەر لە ئێستا باوکی شەید ڕێژوان پەیامێکی خوێندەوە کە ئێوەش گوێبیستی بوون و باسی لەوە کرد کە نابێت ئەوانی کە لەبەرەی گەللا بوون لەم دەسەڵاتە نزیک بنەوە و ئەو ئاماژی بەوە کرد کەوان بۆ خەموو ئێش و ژان و ناڕەحەتی و خەموو خەفەتەوە 9 ساڵە ژیانەکەن کە ڕۆڵەکەیان تێدا شەهید بووە و ئێستا کەش ئەمڕۆ بڵێن بە ئامادەبوونی دەیان چالاکوان و پەرلەمانتار و ئەو کەسانی کە لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتە بەشدار بوون لێرە ئامادە بوون و ئەمەی ئەیبینن ئێستاکە مەراسیمی یادکردنەوەی حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە لێرە لەسەر گۆڕی شەید ڕێژوان دەستی پێکردو دیارە منەوێ ئاماژە بۆ بکەم بۆی کە دەسەڵات لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە دەویست بە هێز کۆتایی بە خۆپیشاندانەکان بهێنێت هەر بۆیەوە ڕۆژانە چەندین کەس شەهید دەبوون و لێرەوە ڕۆژانە تا 2 مانگی دیکەش بەردەوام یادی ئەو شەهیدانە دەکرێتەوە کە بەدەستی هێزە ئەمنیەکان شەهید بوون ئەمە زانیاریەکانی لە ئێمە بوون و ئێمە بەردەوامی لە گواستنەوەی وێنەکان بۆ ئێوە. ڕاستی ئەگەر گوێت لە منە دەمەوێ قسە لەگەڵ باوکی شەید ڕێژوان بکەی و چووکاوە کامەژەت پێکرد پێشتر و تارێکی یا پەیامێکی هەبووە من ئێمە نەماتوانیەوە پەیامە بگوازینەوە دەمەوێت ڕاستە خۆ لەگەڵ خۆیان قسە بکەی و باز لەو پەیامەی بکە پەیامەکەی چی بووە؟ بەڵێ منە هەوڵەدەم باوکی شەید ڕێژوان وەربگرم بە ئێستاکە گەر هاوکارم بتوانێت وێنەکە گەزۆ کاک عەلی ئێمە ڕاستەخۆ لە کەناڵی پەیامەوە لەگەڵتان ئەگەر پێمان بڵێ پەیامی بەڕێستان لە ڕۆژی شەیدبوونی ڕۆڵەکەتانە چییە؟ شەید ڕێژوان و بۆ لێ شەیدی کاروانی حەڤەی شوبات بە پێناوی چاکسازی و عەدالەتی و چەسپاندنی یاسا شەید بوون زیان نەکرد و تاڵانیان نەکرد و ماڵی کەسیان نەخواردووە. ئەم شەیدانە تاجی سەری ئێمە نەجمەی شانمانن بلبیلەی چاومان و شانازیشیان پێوەکەی
شانازیشیان پێوەکەین هەموو کاتێک جێی شانازیە بەڵێ ئەم شەیدانە تا ئێسا کوڕی ئێمە بوون ساکوڕی ئەو میلەتەن کوڕی سەرای ئازادین جێگای فەخر و شانازین بۆ ئێمە ئێمە هەموو کاتێک شەید ڕێژوان و شەیدەکانتن بەڕۆڵەی خۆمیان نەزانم هەر لە شەید ڕێژوان و هەتا ئەخیر کەسیان جێگای شانازی و فەخرین بۆ ئێمە سوپاسیانەکەم خی گەورە پاداشی ئێمە شمولاکی باتەوە 9 ساڵ شەیدبوونی کوڕەکەتان داوای ئێوە چییە؟ والله داوای ئێمە چەسپاندنی یاسا هیچ تێشکەمان ناوێمە نەچامان لە دینار و دۆلار و سەرۆت و سامانەوە ئەمانێ ئەو یاسا سەروە بکە پێشێلیەکە ئەگەر یاسا بێ کوڕی من بۆ شەی دەبێ ئەگەر یاسا ئەبێ تەقەکەر بۆ ناگیرێ بۆ تەسیم بە دادگا ناکرێ ئێمە مەبەستمان بەس چەسپاندنی یاسا هیچ تێشکەمان مەبەست نییە سپاسکە بام لەگەڵ دایکیا قسە بکەم سڵاو لێبێدایان پێوان بڵێ دوای 9 ساڵ شەیدبوونی ڕۆڵەکەتان ئێوە داوای چیەکە؟ والله بێ ئومێدین وێدمان نییە هیچ پیان چونکە ئەوڵمان قسە کردەوە و هیچ بێزار بووین وەڵایکەم ئەخەم و خەفەتەکەی شتێ بۆ ئێمە لە ماوەتەوە یانەمە دەست خوا خواقیان لێستێنە ڕۆژەکە بێ خواقیان لێ بچێنی ئینشەڵڵا ئەو ئامانژی کە کوڕەکەی ئێوەی تیاش بۆ شەید بوو پێتان وایە چەندێک بەدی هاتووە؟ والله هیچ بەدی نهاتووە هیچ شتێ نەکراوە خراپتر بۆ باشتر نەبوو هەروەڵا بڵێن ئازاریەوە چەندێکە کاتێکە بین بکوژی ڕۆڵەکەتان بەدادگان نەچۆتە بەردەم دەقێبیەکەیتەوە هەر مردنی هەرەوە کاتەتە هەر دەقێبیەکەیتەوە هەرە ساعتەتە قەت لە بیر ناچێت تا ڕۆژە دامێنەوە قەبرە لای قەت لە بیرم ناچێت چۆن لە بیر بچێت یان خوا سەبوریتان بدات کاجلال ئەوەیش کە گوێبیستی بوون پەیامی دایک و باوکی شەید ڕێژوان بوو کە لە حەفەی شوباتا زۆر باشە ڕاستی دەمەوێت بزانم لە مەراسیمەکەی ئەمڕۆدا کێ بەشدار بووە بەڵێ کاجلال لێرە ئەندامانی پێشووی پەرلەمانی کوردستان چالاگوانان لە خۆپیشاندانەکانی حەفەی شوبات و کە سوکاری شەهیدانی دیکەی خۆپیشاندانەکان بەشدار بوون و هەروەها بەرپرسی بەشێک لە لایەنە سیاسەکانیش لێرە ئامادەیان هەبوو هاوڕێ و دۆست و خزمانی شەید ڕێژوانیش لێرە ئامادە بوون و بە ئامادەبوونی ئەوان مەڕاستیمەکە بەڕێوە چوو منە مێوە ئاماژە بۆ بکەم یادکردنەوەی خۆپیشاندانەکانی حەفەی شوبات درێژەیە بێت هەر ئەمڕۆ کاژمێر سێ ئیسماعیل لەسا دێمەلات لە خزمەتا بوو هەر ئەمڕۆ کاژمێر سێ لە هۆڵی ڕۆشنبیری مەڕاستی ڕۆژم بۆ قسەکردن لەسەر مەڕاستیمەکەی بۆ لەو کاک ئیسماعیل قسەکەم کێکێک بوو لابێژەرانی سەرای ئازادی کاک ئیسماعیل سڵاو لێبێ بڵێ درێژەی چالاکیەکانی حەفەی شوبات چییە بێت؟ بەڵێ وەڵامی من پێش هەموو شتێ سوپاسی کەناڵی پەیام بکەم کە بەڕاستی بە بەردەوامی ماوەی 9 ساڵە لەگەڵ ئێش و ئازاری کە سوکاری شەیدانی حەفەی شوبات بەردەوامە جێگای دەستخۆشی و سوپاسدانەکەم بەرنامەکانی ئەو ئیمڕۆ کاتژمێردا لە سەرگڵغۆی شەید ڕێژوان کۆبووینەوە کاتژمێر سی پاشنی ڕۆژ لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی مەراسیمی حەفەی شوبات دەست پێ دەکا بە خوێندنەوەی وتاری کە سوکاری شەهیدەکان و دابەشکردنی سێ خەڵات و چەند چالاکیەک لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی من تەنها ویستم ئەوەندە بڵم کە سوپاسی کەناڵی پەیام بکەم کە بە بەردەوامی پشت و پەنای کە سوکاری شەهیدانی حەفەی شوبات بووە زۆر زۆر سوپاسدان ئەەکەم و دەستان خۆش بێ و لەشتان ساغ بۆ سەرکەوتوو بن سپاس بۆ تۆش کاک ئیسماعیل بووکە ژەرانی سەرای ئازادی لە کاتی خۆپیشاندانەکاندا لەگەڵ بەڕێزی حیانەوزەر بەیەکەوە بێژەریانە کرد بۆ خۆپیشاندانەکانی حەفەی شوبات. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕاستی حەمامین. بینەرانی عزیز دەچینە لای کورتەیەک لە ژیانی شەید ڕێژوان با پێکەوە بینەری بین. ڕۆژێکە بێت تااقەت بم ئیشم نەبێ یەم بۆ خۆمە ئالێرا دانیشم و خەمەکانم تۆزێکەم بە باو تۆزەی سراحەت بەدڵی خۆمە دەم و ئالێرا پاڵە دەمە تا ئێوارە ئەمەیان بەستە بوو ئادەم چاوی نورانی جوای دەربووشە لە هیچ تێک نەچوو
بڕوا منەکە دوایتان بەخوا بەستی بینێ دەمە بڕوا ناکە قەت زۆرم لایەن ماچ کردوەوە. ڕێژوان حاجی عەلی یەکی 11/1995 لە شاری سلێمانی لەدایک بووە. منداڵی پێنجەمی ماڵەوەیە. 4 خوشک و 2 برا بوون. قۆناغی سەرەتایی خوێندنی لە قوتابخانەی سەیوان تەواو کردووە و چۆتە قوتابخانەی گۆیژە بۆ بڕینی قۆناغەکانی تری خوێندن. لە ڕۆژی 7 شوباتی ساڵی 2011 لە ناو ئاپەڕەی خۆپیشاندەران لە بەردەم لقی 4 پارتی لە شەقامی سالمی شاری سلێمانی بە تەقەی چەکدارانی بارەگای لقی 4 لە تەمەنی 16 ساڵیدا شەهید کرا. وڵی بینەرانی عزیز بە بەردەوامی بە هاوکاری خێرخوازان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا چەندین مزگەوت دەکرێتەوە. لە قەزای سۆرانیش بە هەمان شێوە بە هاوکاری خێرخوازان مزگەوتێکراوەتەوە کە لەم بارەوە پەیامێرمان لە قەزای سۆرانەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادە کردوین. فەرموون با پێکەوە بینەربین. دەستخۆشی و پیرۆزبایی کردنەوەی ئەم مزگەفتە لە خۆمان و لە ئێوە و لە سەرجەم موسڵمانان ئەکەین. ئیمڕۆ شەرەفمەند و خۆشحاڵین کە بەشدار ئەبین لە کردنەوەی ماڵێک لە ماڵەکانی خوای تبارەک و تەعالە کە تاکە شوێن خوای تبارەک و تەعالە لەسەر کوڕەی ئەرزیە بە ماڵی خۆی دابنێتن مزگەفتە. پیغمبر صلی الله علیه و سلم افرمی ان بیوتی فی ارض المساجد لحدیث قدسی افرمی خوای تبارک و تعالی افرمی ماڵی من لعردی منە مزگەفتە. هیچ شوێنێکی لە غەیری مزگەفت بە ماڵی خۆی دانەناوە. و خەڵکی خێرخوازی کوردستان الحەمدولله ڕۆژ بە ڕۆژ خەڵکان ئەدەن ڕۆژ بە ڕۆژ هەوڵ ئەدەن کەوا مزگەوت زیاتر لە شار و شارۆچکەکان لە گەڕەکەکان دروستکەن. کوردستان سیمای کوردستان بەچیوە جوانە بەڕاستی بە بانگدان بەڕاستی بە مزگەوتەکان بەڕاستی بە منارەکان سیمای دینداری سیمای کوردایەتی ڕنگ دەداتەوە لە بوونی زۆری مزگەوت لە ناو کۆمەڵگای کوردەواریمان. لەبەر ئەوەی زۆربەی خەڵکی کورد مسلمانە الحەمدولله بۆیە ڕۆژ بە ڕۆژ لە گەڕەکەکان لە شار و شارۆچکەکان خەڵکی خێرخواز هەر دەستێ بە دروستکردنی مزگەوت. بۆیە دووبارە وەکو تاربێژی ئەم مزگەوتە سوپاسی خوای پەروەردیگار دەکەین کە هاوکارمان بوو بۆ بنیاتنان و دروستکردن و کردنەوەی ئەم مزگەوتە لەم ڕۆژە پیرۆزە. ئەو بەشداریکردنەی خەڵک لەو منتەڵەقەیەوەیە کە ئەوان پابندن بە ئاینی ئیسلامەوە تەنانەت پێشەوەی ماڵەکانی خۆیان بڕازێنەوە پێشەوەی خانووی بۆ خۆیان دروست بکەن هەوڵیان داوە کەوا مزگەوت دروست بکەن. ئەوەش لەبەر ڕۆشنایی ئەوەی کە پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم یەکەم جار کە چووە بۆ شاری مەدینە یەکەم هەنگاو کە هەوێشتێتی پێش ئەوەی ماڵێک بۆ خۆی دابین کا مزگەوتێکی دابین بکەوە بۆ خەڵک بۆی خەڵک لەو منتەڵەقەوە هەوڵ دەداتکەوە کار لە ئیشی مزگەوت بکات. تەنانەت ئەو پرۆژانەش ئێمە هەوڵ دەدەین لە ئایندەدا ئەو مزگەوتە وای لێ ببێتە شوێنێک کەوا خوێندنی تێدا بکرێت بۆ ئەوەی خەڵک تێدا پێ بگات. بەردەوامیکردنەوەی مزگەوتەکان لە شار و دێهاتەکانی هەرێمی کوردستان لەلایەن خێرخوازانەوە سەلمێنەری ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان
پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوامن. هەر ئەمەشە وای کردووە کەوا بەردەوام خێرخوازان پارەکانیان لە دروستکردنی مزگەوتەکان سەرەوە بکەن. ئازاد وەمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ئەرک و بەرپرسیارەتی و تەنانەت مافی پەرستاران لە کۆمەڵگەی خۆماندا. دیارە بەشێکی زۆر لەم پەرستارانە ئەگەر بێت و لە کەرتی تەندروستیە ژیانیان بۆ فراهم نەکرێت لە ڕووی مافەوە ناچارن لە دوای داوامە فەرمیەکەیان لە دەرەوەی کەرتی تەندروستیدا دەست بۆ هەندێک پیشە و کار و کەسابەتی دیکە بەرن. لە چەند ڕۆژی ڕابردووشدا دیارە کۆنفرانسێک لەم بارەیەوە ساز کرابوو کە باسی لەوە دەکرد لە ناوڕۆکی کۆنفرانسەکە کە پەرستارەکان لە دوای کاری فەرمی خۆیان لە دوای پیشەکەی خۆیان و داوامی فەرمی خۆیان دەست بۆ کار و پیشەی دیکە دەبن. بۆ قسەکردن لەسەر ئەرک و مافی تەندروستکاران یا پەرستارەکان لە کۆمەڵگەی خۆماندا میوانداری زۆر بەڕێز کاک عومەر تەیب سکرتێری ڕێکخراوی تەندروستکارانی کوردستانمان کردو. کاک عومەر زۆر سپاس بۆ دەرفەتە. بەخێر بیت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئێستا دۆخی پەرستار لە هەرێمی کوردستاندا چۆن ژیانی لە کەرتە تەندروستی حکومیەکە یا فراهم دەکرێت؟ بەڵێ بنای خۆی گەورم میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆم دەرفەتەش. هەڵبەتە جەنابتان دەزانن وەکو پێشەکیەک لایەنی تەندروستی یاخود سێکتەری تەندروستی لایەنێکی ئەوەنە گرینگە لە ژیانی تاکەکاندا و لە ژیانی کۆمەڵگادا و لە ژیانی تەواوی حکوومەت و دامەزراوەکاندا پێویست دەکە هەموو کەس گرنگێکی تەواو بە لایەنی تەندروستی خۆی بدات. چونکە لایەنی تەندروستی مرۆڤ هەر لە سەرەتای لەدایکبوونیەوە بەڵکو لە پێش لەدایکبوونیشیەوە تەندروستی بابەتێکە هەماهەنگە لەگەڵ ژیانی مرۆڤدا. ژیانی مرۆڤ بەبێت تەندروستێکی تەواو بەڕێوە ناچێت. هەمیشە گوتویانە عەقلی سەلیم فی ژیرێکی تەواو لە تەندروستێکی تەواودایە. مرۆڤەکان ئەگەر تەندروست تەواو نەبن لایەنی عەقلی و ژیریشیان کەم و کورتی تێدا دروست دەبێت. بۆی پێویستەکە هەمان وەکو تاک گرنگی بە تەندروستی خۆمان بدەین و لەسەر ئاسی دامەزراوە حکوومەتەکانیشدا سەیری دەکەی بابەتی وەزارەتی تەندروستی وەزارەتێکی گرنگە لە ناو هەموو حکوومەتەکاندا و بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان دەکرێت. بۆیە لەم ڕوانگەیەوە بابەتی تەندروستی وەزارەتی تەندروستی کاریگەرێکی گرنگی هەیە لە ژیانی تاکدا. ئەگەر بینە سەر کارمەندی تەندروستی یاخود پەرستار بە مانە فراوانەکەی کە کارمەندی تەندروستی هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە هەڵگیری یەکێکن لە بڕوانامە تەندروستیەکان کە لە حکوومەت و لە وەزارەتی تەندروستی باوەڕ پێکراو بێ هەڵدەستێ بە ممارەسەکردنی پیشەیەکی تەندروستی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکی تەندروستی بە هاوڵاتیان و بە نەخۆشەکان لەو ناوەندە تەندروستی کە کاری تێدا دەکات. سێکتەری تەندروستی پشکی شێری خزمەتکردن بەر کارمەندی تەندروستی دەکەوێت بە سیفەتی ئەوەی کە کارمەندی تەندروستی ژمارەیان زۆرە بەراورد لەگەڵ فیئەکانی کە بنمونە بەراورد لەگەڵ پزیشک کارمەندی تەندروستی زیاترە بە بەراورد لەگەڵ فەرمانبەرەکانی تر کارمەندی تەندروستی زیاترە. بۆیە ئەرکوماندووبوونەکەشی زیاتر بەردەکەوێت و لە مقابل ئەوەدا خزمەتەکەشی زیاتری بەردەکەوێت. لە هەندێک شوێنە لە دەرەوەی ناوەندی شارەکان پزیشک ڕەنگە تەنها بۆ حاڵەتێکی نەخۆشی سەردان بکات بەڵکو کارمەند و پەرستارەکانن. بەڵێ بەپێی یاسا ئێمە تەبعەن نەخۆشخانەی تەندروستیمان هەیە بڵێ نەخۆشخانەی گشتیمان هەن پاشان مەڵبەندی تەندروستیمان هەیە پاشان بنکەی تەندروستیمان هەیە بە تەسەلسول بەم شێوازە. لە بنکە تەندروستیەکان پزیشکی هەر لێ نییە. ئێمە لە هەرێمی کوردستان جاتخۆی ئەمە کێشەیەکی تەندروستیشە لە هەرێمی کوردستان تەواوی ئەو بنکە تەندروستیانی کە هەن لە ڕێی کارمەندی تەندروستیەوە بەڕێوە ئەمە بۆ هۆکارەکەی چیا کەمی پزیشکە یان حکوومەت خۆی پزیشکەکان لەو شوێنانەیەدا بن. سیستەمی تەندروستی وڵات وایە. سیستەمی تەندروستی وڵات وایە و ئیلادەنا ئێمە خریجێکی زۆر لە پزیشکە بەڕێزەکانمان هەیە و ژمارەیەکی زۆر لە پزیشکەکان لە ناو شارەکاندا هەیە. حکوومەت ئەگەر مەبەستی بێت و بیخاتە بەرنامەی کاری خۆی و پلانی بۆ دابنێ دەتوانێت بنکە تەندروستەکانیش پزیشکی لێبێ. بەڵام هەر سیستەمی تەندروستی وڵات لە سیستەمی تەندروستیە بۆ ئێستای کوردستان گونجاوە بەڕێوە نەخێر. ئێمە ئەو سیستەمی تەندروستی کە لە هەرێمی کوردستان پیادە دەکرێت ئەمە سیستەمی کۆنا زۆریش کۆنا بەدەڵ هی ساڵی 20ەکانە. هەتاکو ئێستا ئێمەکانی سەدەی ڕابردوو بەڵێ هەتا ئێستا ئێمە قانونێکی تازە سیستەمێکی تازەمان نییە لە هەرێمی کوردستان کە کەرتی تەندروستی لەسەری بڕوە
بۆی بەپی ئەم قانون و یاسا و سیستەمی کە ئێستا هەمانە بنکەی تەندروستی هەر لە ڕێگەی کارمەندانی تەندروستیەوە بەڕێوە دەبرن جایتر چەند بەشێکی هەبێ مەڵبەندی تەندروستیەکان پزیشکی تەدەڕوجی لە دادنیشە لەبەند بەڕێوە دەبرێت پاشان نەخۆشخانە گشتیەکانمان هەیە کە ئەمە نەخۆشخانێکی گشتی و هەموو بەشەکانی تێدایە لەگەڵ ئەوەدا ڕاوێژکاریەکانیشمان هەیە کە پزیشکی پسپۆر لێ دادنیشێ نەخۆشە ئەگەر لە مەڵبندێکی تەندروستی وەکو پێویست عیلاجی نەکبێ یان ئەم پزیشکی کە لەوێ دانیشتووە پێویستی بەوە بێ ئیستیشارە و ڕاوێژ بە پزیشکێکی باڵاتر لە خۆی بکە بە نووسراوێک دەینێرە بۆ ڕاوێژکاریەکان بۆ ئیستیشاریەکان ئەو کاتە لەوێ پزیشکی پسپۆر دەبینێت. زۆر باشە کەواتە بە پێنەستەرەوەی کە بەرپرسیارەتی پەرستار لە ناو کەرتی تەندروستیە چییە؟ بەرپرسیارەتی تەندروستکار بە شێوەیەکی گشتی پەرستاریش ئێمە تەعامل و هەڵسوکەوت و مامەڵەمان لەگەڵ حیاتی مرۆڤدایە. طبعاً هەموو لایەنەکان گرنگن لە ژیاندا بەڵام بنمونە ئەگەر دروست بێ بیش و پێێنم وەستایەکی گەچکاری ئەگەر وەستاکەی زۆر ماهیر و لێهاتوو نەبێ گەچکاریەکە جوان دەرناچێ بۆ یاخچەکە جوان بۆ یاغەکە ناکە بەڵام کارمەندی تەندروستی ئەگەر بە ئەدایەکی جوان ئەگەر بە دڵسۆزی و بە لەبڕاوێکی جوان ئەگەر ئەو پەڕی دڵسۆزی لە کارەکەدا نەنوێنێ خەتەریات و مەترسی لەسەر ژیانی مرۆڤەکاندا دروست دەبێت. بۆیە پێویست دەکا کارمەندی تەندروستی هەمیشە لە ئاستێکی دەرونی بەرزدا مامەڵە بەکەم پیشەکەی خۆیەوە بکە بۆی هیچ سترێسێک و قەلەقێکی لەسەر نەبێ وەکو گوتمان چونکە تەعامل و مامەڵە لەگەڵ حیاتی مرۆڤدا دەکا حیاتی مرۆڤیش جەنابتان دەزانن لە هەموو شتێک گەرنگتر و باشترە. کاکەمەر بوو ڕەشیدا چی وا دەکا کە ڕەنگە ئێستا لە ناوەندە تەندروستیەکانی ئێمەدا پەرستار یا کارمەندی تەندروستی نەتوانێت ئەم ئەدا و بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات بە شێوەیەکی گشتی ئەم سیستەمی تەندروستی کە باسمان کرد وانە کە ئینتیما خۆشەویستی بۆ کارمەندی تەندروستی دروست کات گرنگی و مافانەیان بۆ فراهم نەکراوە تا بتوانن ینی بەشێکی زۆری مافەکان فراهم نەکراوە تەماشا دەکەین کارمەندی تەندروستی کارمەندی وامان هەیە 20 ساڵ خزمەتی هەیە 30 ساڵ خزمەتی هەیە زیاتر کەمتر هەتاکو ئێستا بستێ لە ئەرزەی وەرنەگرتووە شوێنی نیشتە جێبین و بۆ دابین نەکراوە موچەکەی وەکو پێویست نییە بۆ نمونە بۆی پێویست دەکات دوای داوامی فەرمی بچێ عیادەیەک نۆرینگەیەک سەیدە لێشتێک بخۆی بکاتەوە کە ئەمەش لێوار جارێکە تووشی کێشەیەکی قانونی دەبێتەوە لە ئەنجامدانی کاری دۆمی لە دوای داوامی فەرمی بۆی پێویست دەکات کارمەندی تەندروستی ئەم هەلێ بۆ بڕخسێ ئەم کەشێ بۆ بڕخسێ کە پێویست نەکات دوای نیۆڕۆیان بچێت خەریکی کاری دووەمی بێ بۆ ئەوەی شتێک بۆ ماڵ مناڵەکەی خۆی پەیدا بکات. بەڵام کاک عومەر وەک دەزانین کە لە هەمووی جیهانە هەر کارمەندێک ئەگەر لە کەرتی گشتیە کار بکە بۆینە لە کەرتی تایبەتە کار بکات دامەش بە پێچەوانە تۆ پێدوانیە کە ئەمە هۆکارەکەی ئەوە بێت کە لە هەرێمی کوردستاندا بە ئاسانی ئەگەر کەسێک لە کەرتێکی گشتیە یان حکومیە دامەزرا بێت بەخواستی خۆشی ئەتوانێت لە کەرتێکی تایبەتیشە کار بکات ئەمە دەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ئەو کەسە زیاتر لە کەرتە تایبەتەکەی خۆیان دڵسۆز بێت وەک لەوەی کە لە کەرتی گشتیە دڵسۆز بێت. یەکێک لە کێشە سەرەکیەکانی سیستەمی تەندروستی لە وڵاتی ئێمە ئەم تێکەڵیەیە تێکەڵیەک دروست بووە لە نێوانی کەرتی گشتی و کەرتی تایبەتدا بۆ زانیاری جەنابتان لە هیچ وڵاتێکی دنیادا ئەمە نییە هەمیشە کەرتی گشتی لەگەڵ کەرتی تایبەت لە یەکتری جیاوازن پزیشکی کارمەندێکی تەندروستی کاتێکە لە نەخۆشخانەیەک داوام دەکات ئیتر ئەمە فول تایمی خۆی لەم نەخۆشخانەدا بەسەر دەبا بەڵام حکومەتیش تەواوی پێداویستیەکانی ژیانی بۆ دابین کردووە کارمەندێک یان پزیشکێکیش ئەگەر لە کەرتی تایبەت داوام دەکات تەبەن بە تەواوی خزمەت گوزاریەکان و بە تەواوی مافەکانیەوە ئەوەی کە بۆ نمونە ئەو خانە نشینی کە فەرمانبەرێکی فەرمی شمولی دەکە ئەبێ کارمەندێکیش ئەم خانە نشین شمولی بکات کە لە کەرتێکی تایبەتدا داوام دەکات بەڵام ئەوەی کە لە کەرتی تایبەتدا داوام دەکات نابێ موچەیەکی لەسەر حکومەتی هەرێم هەبێ لەسەر وەزارەتی تەندروستی هەبێ بۆی ئەم بارگرانیە دروست نەبێ بۆی ئەبێ پێویست دەکات کەرتی گشتی کەرتی تایبەت لە یەکتری جیا بکرێتەوە ئەو کاتە هەریەکان بە پێی سیستەمێک و بە پێی قانون و یاسایەکی خۆی یاساکانی بۆ دادەڕێژێت. کەواتەوە پێتان وایە کە چاکسازی لە کەرتی تەندروستیدا بکرێت ئەگەر چاکسازی بکرێت پێتان وایە بێت چی بکرێ باشترە؟ حکومەتی هەرێم ئەگەر مەبەستی بێت چاکسازی ئاسانە هیچ شتێک لە ئیرادی ئینسان بەهێزتر نییە بەڵام ئایا پرسیارەکە لێدا مە دروست دەبێت ئایا حکومەتی هەرێم یاخود وەزارەتی تەندروستی دەیەوێت چاکسازی لە سیستەمی تەندروستیدا بکە ئەگەر مەبەستی بێبیکە ئەم حکومەتە و قەرارێک دەردەکات و یەکسەر بڕیارەکە جێبەجێ دەکرێت و کۆمەڵشتیش هەیە بەڕاستی ینی کۆمەڵ هەنگاو هەیە ئەگە بیانگرێتە بەر سیستەمی تەندروستی دەچێ بە ئاقارێکی باشەوە ئێمە گەر باس لە کەم و کورتیەکانی وەزارەتی تەندروستی بکەین تەمەن کۆمەڵە کێشە و گیرروگرفتی گەورەمان هەیە ئەگەر حکومەت بتوانێت هەوڵێ بدا چارەسەریان بکە بە تاکید سیستەمی تەندروستی بەرەو باشتری دەڕوە
گرنگترین خاڵێک وەکویان بڵم کەم و کورتترین خاڵێک لەمەدا ئەوەی کە باسمان کە کەرتی گشتی و کەرتی تایبەتەکەیە پاشان نەبوونی ئەبدەیت و نوێبوونەوە لە ناو ستافی وەزارەتی تەندروستیدا. طبعاً هەموو کارمەندێکی تەندروستی سەرتا کە ئاماژەمان پێدا کە لە ناوەندێکی زۆر هەستیاردا کار دەکا بەردەوام سترێس و قەلەقی لەسەرە و علمیش زانستی پزیشکیش بەردەوام لە نوێبوونەوە بەرەو پێشچوونە بەردەوام شتی تازە دەدۆزرێتەوە و توێژینەوە تازە دەکرێت کارمەندی تەندروستیش بەردەوام پێویست دەکرێت زانیاریەکانی ئەبدەیت بکرێتەوە جا لە ڕێگەی دەورات و خول و وەرکشۆپ و سیمینارات و ئەم بابەتانەوە بێ. طبعاً ئەگەر بڵێن دەورات و خول و سیمینار و وەرکشۆپ نییە بەڵێ هەیە بەڵام بۆچی هەیە ئەمەش جارێکی کە پرسیارێکی کە دەورە هەبووە خول هەبووە کاتێکە خولەکە تەواو بووە ستافەکە گەڕاوەوە جا ئێمە زانیمانە کە خول هەیە طبعاً بۆ زانیاریتانەوە من ئەم بە بەڵگەشەوە هەر خودی خۆم بنمونە من ئەوە 21 ساڵ خزمەتم هەیە لە کەرتی تەندروستی هەتاکو ئەمڕۆ تەنها خولێکم لە وەزارەتی تەندروستی نەبینیوە. هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە هۆکارەکەی دەستێوەردانی سیاسیە خەلفیەتی سیاسی خوێندنەوە بەڵە جاری یەکەم سەرتا ئەم خول و بابەتە توێژینەوە پەرەپێدانان وەکو پێویست نین هەن بەڵام کە من وەکو پێویست نین ئەوەی کە هەشە دەستێوەردانی حیزبە لە ناو کەرتی تەندروستی و هەڵبژاردننی کادیرەکانی خۆیانە بۆ بەشداریکردن لە دەورات و سیمینار و شتەکان. بەڵام کاکمەوە وەک دەزانین کە لە ئێستادا هەموو تاکێکی کۆمەلگا بێ ئەمەل بووە لە حکومەت بەڵام لە هەمان کاتیژا لە ئێستادا بوونی ئەمڕازەکانی ئینتەرنێت وا دەکات کە هەموو چ پەرستار بێت چ پزیشک بێت ئەتوانێت خۆی لە ڕێگەی ئینتەرنێتەوە چات بکات و معلومات و زانیاری زیاتر و بەسوود کۆ بکاتەوە. ئەمە بۆچی کارمەندان خۆیان هەوڵی ئەوە نادەن بۆچی ئەبێ بە بەردەوامیە پشت بە حکومەت بەستن لە کاتێکا حکومەتێک کە هیچ ئەمەلێکی نەمابێت. قسەکەی جەناب زۆر تەواوە ئەمە دووسەرەیە من وەکو تاکی خۆم واجبە لە سەرشانم پەرە بە تواناکانی خۆم بدەم لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی زانستی لە ڕووی تەندروستی لە هەموو ئەم بابەتانەوە بەڵام کەرتی تەندروستیش واجبە لە سەرشانی زەمینەیەکم بۆ بسازێنێ کە ئاستی ڕۆشنبیریم بەرەو پێش بڕوات و ئاستی زانستیشم بەرەو پێش بڕوە. ئەی لە وەزارەتەکاندا لە ناودام و دەستگا حکومیەکاندا بەشی ڕاهێنان و پەرەپێدان بۆچی هەیە؟ هەمە پێویست دەکات بەردەوام ستافی تەندروستی ئەبدیتی تازە بکرێنەوە شتی تازیان پێ بدرێت. زۆر باشە باست لە ئەنتیمای پەرستار یا کارمەند کرد لە ناوەندە تەندروستیەکەی بۆ پیشەکەی خۆی بەشێکی زۆر لەوەی کە وا دەکای ئێستا بۆ من هەر لە هەرێمی کوردستان گەنج بۆچی ئەنتیمای بۆ نیشتیمانەکەی نەماوە لەبەرەوەی کە داهاتووی نادیارە ژیانی فەراهم نەکراوە نەعەدالەتی هەیە سەری خۆی هەڵدەگرێت و دەچێتە ئەوروپا. کارمەندێکی تەندروستیش ڕەنگە گەر ئەنتیمایەکی نمێنێ بۆ پیشەکەی سەرقاڵی بژێوی ژیانی بێ بۆیە ڕەنگە زیاتر مێشکی لای کار و پیشەکەی نەبێت. دەمەوێت بزانم ژیانی کارمەندێکی تەندروستی لە هەرێمی کوردستاندا چۆنە لە ڕووی پلەور لە ڕووی موچەکانیانەوە کەوا دەکا زۆر جار بەشێکی زۆریان پەنابەرن بۆ ئیشێک لە دەرەوەی کار و پیشەی خۆیان. طبعاً کارمەندی تەندروستی وەکو هەموو مرۆڤێکی تر ئەو ژیانی کە مرۆڤێکی ئاسایی پێویستی پێێتی کارمەندی تەندروستیش پێویستی پێێتی بەڵام ئەم ئیلتیزاماتە یان ئەو ئەرکەی کە لەسەر کارمەندی تەندروستیە لەوانێت جیاواز بێ لەگەڵ ئەو ئەرک و ئیلتیزاماتی کە لەسەر فەرمانبەرێکی تر یان لەسەر هاوڵاتیەکی تر هەیە. کارمەندی تەندروستی هەموو کارێک شیاو نییە بۆ ئەو بیکات یان بوارەکەی ئەو هی ئەوە نییە دەست بۆ هەموو کار و فەرمانێک ببات بۆی پێویستەکە هەر لە مەجالەکەی خۆیدا کار بکات و بۆ ئەوەی ممارەسەی میهنەکەی خۆی و پیشەکەی خۆی و زانستەکەی خۆی بکات. یعنی کارمەندێکی تەندروستی لەگەڵ ئەوە کە پێشنیۆڕان لە ناوەندێکی تەندروستی کارێکی تەندروستی خزمەت گوزارێکی تەندروستی پێشکەش دەکات بۆ ئەو شیاونیە دوانیۆڕام بچە کارێکی تر بکات کە جیاواز بێ لەگەڵ بابەتە پیشەی میهێنیەکەی خۆیدا بۆی پێویستەکە هەر لەم مەجالەدا ئیشی دووەم بدۆزێتەوە. لەم مەجالەشیاندا سیر دەکەی مەجالەکان زۆر بەرتەس کراونەتەوە یعنی کارمەندی تەندروستی بەپێی هیچ قانون و یاسایەک نییە کە لە دوای دەوامی فەرمی کار و پیشەیەک ئەنجام بدا کە ڕوبەڕووبوونەوەی نەبێت لەگەڵ لێپێچینەوەی یاسای لەم بابەتانەدا بۆیە پێویست دەکا ینی یاسایەک هەبێ. طبعا ئەمە بابەتێکی ترە کارمەندی تەندروستی و ئەم کۆنفرانسی کە لە فتری 3 و 4 مانگی دوودا بەسرا سەبارەت بەمە بوو کە کارمەندی تەندروستی لە دوای دەوامی فەرمی بتوانێت کارێک بکە. بۆچی دەبێت پەنا بۆ کارکردن بە ئایا کارکردن مەبەستان لە کەرتی گشتی یا کەرتە تەندروستەکەی بەڵام لە دەروی کەرتی حکومی یاخود نا ڕەنگە پەرستارێک یا کارمەندێک دەیەوێت شۆفێری تەکسی بکە لە کۆمپانیایەکی دەرەوەی پیشەکەی خۆیان کار بکە مەبەستان لەم دوانە کامیان نا مەبەستمان پێلەوەیە کە کارمەندی تەندروستی لە ناوەندە تەندروستیەکاندا ئەو ژیانی کە شایستێ بە ئەو بۆی دابین نەکراوە بۆیە پێویست دەکات و محتاج دەبێت کە کاری دووەم ئەنجام بدات
سەرتا ئاماژەمان بەوەدا کارمەندی تەندروستی ئەگەر ژیانێکی شایستە بەخۆی بۆ دابین بکرێت پێویست نەکە کاری دۆم ئەنجام بدە کە ژیانی بۆ دابین نەکرە پێویست دەکات کاری دۆم ئەنجام بدە کاری دۆم چۆن ئەنجام بدە ئەو دەکەوێت سەر چۆنیەتی کارەکە و شێوازی کارەکە و ئەو قانونی ئاسانی کە بۆی دیاری کراوە سەبارەت بە ئەنجامدانی کاری دووەمی. پێشتر باس لەوە کرد کە وتێ کەرتی تەندروستی پڕە لە کێشە و گیر و گرفت کەواتە دیارترین ئەو گیر و گرفتانی کە لە ئێستەیە هەبێت لە کەرتی تەندروستیە چین؟ گەورترین ئەو کێشە و گیرروفتانی کە لە کەرتی تەندروستیدا هەیە ئەم تێکەڵاوی کە بینی کەرتی گشت و کەرتی تایبەت ئەمە خاڵێکی تر لە ناو وەزارەتی تەندروستیدا چینایەتی هەیە مرۆڤی هاوڵاتی دەرەجەیەک و دەرەجە دوو بگرە دەرەجە سێ و چواریش هەیە کۆمەڵێک چین هەن لە ناو وەزارەتی تەندروستی دەرەجە یەکن کە ئەمانە خۆیان پێ لە هەر قیمەی سەری هەرەمەکەدایە و خەڵکی تریش بە هاوڵاتی دەرەجە و سێ و چوار مامەڵی لەگەڵ دەکرێت ئەمە خاڵێکی تر ئەوەی کە باسمان کرد نەبوونی ئەبدەیت و نوێبوونەوە و تازەکردنەوە لە بابەتە پزیشکەکان بابەتێکی تر بابەتی دەرمانە کە تاکو ئێستا حکوومەت وەکو پێویست نەیتوانێت کۆنتترۆلی بازاری دەرمان بکە لە هەرێمی کوردستان هەڵبەتە خۆشحاڵانە وەزارەتی تەندروستی لە ئێستادا کۆمەڵی بڕیاری باشی داوە سەبارەت بە کۆنتترۆلکردنی دەرمان بەتایبەتی لە شوێنی خەزنکردن و مستەودعاتەکانداوە لە کاتی نەقڵ و گواستنەوەی دەرمانەکان کۆمەڵە شەرت و شروعی بابەتی تەندروستی هەیە ئەمانە جێبەجێکراوە بەڵام هێشتا وەکو پێویست نییە کەواتە بۆ بێ کێشەی دەرمانە بێ لە کاتێکا کە هەرێمی کوردستان هەر لە ناوشاری سلێمانیا دەبینین کە چەندین کۆگای دەرمانەیە هەمویان ئەهلین بۆچی ینی حکوومەت ناتوانێت بۆ خۆی دەرمان دابینکای خۆدەمە هەرێمی کوردستان ئەوەی کە سەرتا باسمان کرد ئەم تەدەخولکردنی حیزبە دەسەڵاتدارەکانە لە هەرێمی کوردستان تەماشا دەکەین بازرگانی دەرمان بەدەستی کەسە باڵاکانی سیاسەکانی ناو هەرێمی کوردستانەوە مەکتەب سیاسی کە تیجارەتی دەرمان دەکات کۆمپانیای دەرمانی هەیە و ئەم ئەمانە قۆرغی یان هین کۆنتترۆلی بازاری دەرمانیان کردووە دەرمان داخلی وڵات دەکەن و زۆر جاری واش هەیە بەبێ فەحس و بەبێ کوالیتی و بەبێ کۆنتترۆل داخلی وڵات دەبێت لە ڕێگا و لە سنوورەکان و لە کۆمەڵە بازگەیتر لەم بابەتانەوە زۆر باشە بۆ ئەمانە ئەو کێشانن کە لە ناو کەرتی تەندروستیدا هەیە زۆر جار لە هەندێک دۆسیە گیان لە دەستدان یاخۆت سکاڵای نەخۆشێک دێتە ناو ناوەندەکە تەندروستیەکان پەرستار بەشێک لەو بەرپرسیارەتی هەمیشە دەکەوێتە ئەستۆ تحقیقی لەگەڵ دەکرێت ڕەنگە زۆر جار یەکێک بەشێک لەوانی کە سزا درێن تەندروستکارەکانن جیاواز لە پزیشک واتە بەرپرسیارەتێکی زۆر هەڵدەگرێت لەم ڕۆوە ئایا پەرستار لەگەڵەوەی کە موچەی کەمە تا چەندە بەرپرسیارەتەکەی بە پێی موچەکەی زیاترە لە سەرشانی بەرپرسیارەتەکە تەوان دوایەوە کە لێژنی تحقیقی پێک هات ئەو کاتە لێژنی تحقیقی کە بڕیار دەدات تاوانباری سەرەکی یاخود نسبە و ڕێژەی تاوانەکە بەسەر کێدا زیاتر ساغ دەبێتەوە ئەو کاتە هەمویان ملکەچن بۆ قانون و یاسا بە پێ ئەم مادانی کە دیاری کراوە بەڵام بە شێوەیەکی گشتی بەرپرسیارەتی لەسەر پزیشک زیاتر وەک لەسەر کارمەندی تەندروستی چونکە ئەوەی کە بڕیار دەدا ئەوەی کە تەشخیص و لێکۆڵین و لەسەر نەخۆشەکە دەکا پزیشکە خر بەشێک لە دۆسیەکانیش لە بەدەمەوە چوونی پەرستار و کارمەند و ئەمانەیە زۆر ئەوەی کە عەرزم کردی کە لیژنەی تاقیقی پێکات بۆ نمونە هەنێک کار لەسەر تۆی هەنێک کار لەسەر منە ئایا تۆ بەکارەکەی خۆت هەڵسای من بەکارەکەی خۆم هەڵساوم یاننا بێگومان ئەو کاتە کارمەندی تەندروستیش نسبەتێک لەم بەرپرسیارەتی لەسەر شانە بەپێی بەرپرسیارەتی موچەکەیان جیاوازیان هەیە لەگەڵ پزیشکە ئەگەرچی ئەبێت جیاوازیان هەبێت چونکە پزیشک دیارە چۆن پێگەشتووە و خوێندوێتی و پەرستاریش دیارە ڕەنگە زۆرلیان دو ساڵیان قانونی موچە ڕێنمایی تایبەتی هەیە لە وەزارەتی دارایی وەکو فەرمانبەر هەموو یەک جۆر موچە وەردەگرێت بەڵام مخصصات هەیە ئەم مخصصاتانە بە پێی جۆری کارەکە لە یەکتری جیاوازە بەڵێ لە کارمەندێک و بۆ کارمەندێکی تر لە پزیشکێک تا کارمەندێک تا ئەم شوێنانە دەرماڵەکان لە یەکتری جیاوازن بە پێی جۆری کارەکە جیاوازی لە دەرماڵەکاندا هەیە زۆر باشە ڕۆڵی سندیکای تەندروستکارانی کوردستان چیە بەرامبەر بە کارمەندانی تەندروستی ئێمە کێشەیەکی سەرەکی وەکو کارمەندی تەندروستی بەدەل لە سەکتەری تەندروستی لە وەزارەتی تەندروستەوەی کە باسمان کرد کێشەیەکی ترمان هەیە کێشەی بوونی سندیکای کارمەندانی تەندروستیە تەمان بۆ هەموو چین و توێژێک بۆ هەموو شەریحەیەک سندیکایەکی تایبەت هەیە ئێمەش سندیکایەکمان هەیە بەناوی سندیکای کارمەندانی تەندروستی ئەم سندیکای کارمەندانی تەندروستیە وەکو تەواوی سێکتەرەکانی ژیان حیزبیش تەدەخولی کردو لەم سندیکادا و کۆنتترۆلی کردووە لەژێر هەژمونی حیزبدایە جاری یەکەم ئەم سندیکا کات خۆی کە کۆنگرەیان بەس لە ساڵی 2012 ئێمە بایکۆتی کۆنگرەمان کرد چونکە ئەو کاتە کۆنگرەکەمان بە ناڕەوا بینی و بە ناشەرعیمان لە قەڵەمدا و دواتریش لە دادگا تانەمان لێدا کەیسەکە لە دادگا چەند جارێک لە بەرژەوەندی ئێمە
کۆتایی بە قەزەکەی هەنا بەڵام دوای چەند جار تەمیزکردنەوە ئەلم بابەتانە دۆسیەی سندیکای کارمەندانیش وەکو تەواوی دۆسیەکانی تری کوردستان دیزە بە دەرخۆنی پێکراوە بە ئاقارێکی خراپ دابرا بە هەر حاڵ دوای کۆنگرەکان بە کوردای دەڵێ ڕەشەرقیان خست کردیانە شەرعی کۆنگرەکان تێپەڕند ئەمە بە هەر حاڵ کۆنگرە تێپەڕی لە ساڵی 2012 ئێستا ساڵی 2020 لەو کاتەوە هەتاکو ئێستا سندیکای کارمەندان هیچ کۆنگرێکی تری نەبەستووە کە پێویستی دەکرد تاکو ئێستا دوو جار کۆنگرێت بۆچی تا ئێستا نەبەستراوە کارێکی گەڕێنەوە قۆڕخکردنی سندیکایە بۆ خۆیان چونکە ئێمە ئەو کاتەکە گوتمان بایکۆتمان کرد تەندروستکارانی کۆمەڵ و تەندروستکارانی یەکگرتو و تەندروستکارانی گۆڕان بایکۆتمان کرد و تەندروستکارانی لیستی ئایندەکە هی برادەرانی حیزبی شوعی بوو کە بایکۆتمان کرد بەس تەنها یەکێتی و پارتی لە ناو سندیکامانەوە بەم قۆڕخکاریە درێژان بە کارەکانی خواندا تاکو ئێستا کۆنگران نەبەستوە بە پێی ڕەوی ناوخۆ کە پێویستی دەکرد سندیکا هەر 3 ساڵ جارێ کۆنگرە ببەستێت و بەرەبەر بۆ ڕواکە سێ خۆشی بەسەر تێپەڕێ ئەوانەی کە دەرچووی ناوەندە پزیشکیەکانن بە تایبەتی پەرستاری یاخۆت کارمەندانی تەندروستی بەگشتی تا ئێستا دانەمەزراون وەکو ڕێکخراوەکەتان چ جۆرە پشتیوانیەکیان دەکەن چیان بۆ ئێمە بەردەوام لەگەڵ خۆبەخشەکان لەسەر خەتین و کۆبوونەوەمان بووە سەردانی یەکتری دەکەین ئەوان هاتوون بۆ لامان و هەلمان بۆ ڕەخساندوون لەگەڵ برادەران ئەندامانی پەرلەمان یەکتریان بینیوە ئێمە پشتگیری تەواوی داواکاریەکانی خۆبەخشەکان دەکەین ئەمە پێم وایە زوڵمێکی ترە کە حکوومەتی هەرێم لە خۆبەخشەکان دەیکا کەسێک کە چەند ساڵ خوێندوویەتی هەوڵماندووبوونێکی زۆری چەشتووە ناڕەحەتی چەشتووە ئێستا پێویست دەکات دابمەزرێ طبعاً یە قەوسێکی زۆر بچووک واجب نییە حکوومەت هەموو کەس دابمەزرێنێ بەڵام واجبە لەسەری هەلی کاری بۆ بڕەخسێنێ کە ئەم هەلی کارەدا وڵاتی ئێمەدا بەداخەوە نییە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک مرتێب سکرتێری ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر سپاس بینەرانی عزیز بەرگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن تا ڕۆژێکی نوێ بەرنمەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ